خۆشەویستان بەردەوامین دواگفتوگوی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕێزگرتنە لە قوربانیانی تیرۆر ئەو کەسانی کە گیانی خۆیان کردە قوربانی بۆ ئەوەی دەستی تیرۆر دوور بخەنەوە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک حەسەن یاسین بەڕێزیان توێژەری سیاسین. کاک حەسەن سڵاو لێ ببیانیت باش. بە خێراتی سەرچاو. دیاریکردنی ڕۆژێک بۆ ڕێزگرتن لە قوربانیانی تیرۆر چی دەگەێنێ؟ هەڵبەتە تیرۆر دیاردەیەکی جیهانیە، بۆیە ڕۆژێکی بۆ دیاری کراوە وەکو ڕەمزێک ئەجینا ڕۆژانی ڕۆژی قوربانیان ڕۆژێکی دیاریکراو نییە، بەڵکو لە کات و ساتی نادیارە ئەم ڕووداوانە ڕوودەدەن، تیرۆریستان دەستی خۆیان دەوەشێنن، سەوز و وشک بەیەکەوە دەسووتێنن، خەڵکێکی زۆر دەکەنە قوربانی لە پێناوی ئامانجەکانی خۆیان، جا ئامانجەکانیان مەبەستێکی سیاسی لە پشتەوە بێ یان دینی یان کۆمەڵایەتی کە هانیان دەدا کارێکی تیرۆریستی ئەنجام بدەن. باشە، مەترسیەکانی تیرۆر لەسەر عێراق وەرەمی کوردستان ماوە، بە تایبەت لەسەر هەرێمی کوردستان ئەگەر قسە بکەین؟ بە دڵنیاییەوە ماوە، چونکە ئەو زەمینەیەی کە تیرۆریستان لەسەری وەستاون ئەو زەمینەیە چارەسەر نەبووە، ئەو کێشانە چارەسەر نەبوون، ئاریشە و کێشە سیاسیەکانی وڵاتانی دەوروبەر و ناوخۆی عێراقیش چارەسەر نەبووە. سەرڕای ئەوەی کە حکوومەتی سوودانی هەوڵی باشی داوە، بەڵام هێشتا داعش لە عێراقا ماوە، هێشتا گروپە تیرۆریستیەکان هەن، هێشتا کەمپی هۆڵ لە سووریا پڕیەتی لە تیرۆریست و بەردەوام هەوڵی ڕاکردن دەدەن، بەردەوام هەوڵی یارمەتیدانیان دەدرێ. ئەو وڵاتانەی کە پاڵپشتی تیرۆریستان بوون وازیان نهێناوە لەوەی چیتر پاڵپشتیان بکەن لە پێناوی ئامانجەکانی خۆیان، بۆیە هێشتا هەم عێراق و هەم کوردستانیش لە بەردەم مەترسیەکانی شەپۆڵێکی دیکەی تیرۆردا. باشە، تیرۆر لە چ کێڵگەیەکدا گەشە دەکات، لە چ جێگەیەکدا گەشە دەکات؟ ئەو فاکتەرانی کە واکەن تیرۆر و بیری تونڕەوی گەشە بکات چین، ئایا فاکتەرانە لە عێراق وەرەمی کوردستاندا هەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەن. یەکێک لە هۆکارەکان هەژاری و نەبوونی خزمەتگوزاری پێویست بۆ هاوڵاتیان، ئەمانە کاریگەری هەیە کە وا دەکا تاچی ئێمە بەرەو زۆنگاوی تیرۆر بە نەخوێندەواری فاکتەرێکی دیکەیە، هەروەها نەعەدالەتی لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستاندا نەعەدالەتیشی زۆر هەیە، هەم لە ناو هاوڵاتیاندا و هەم لە نێوان شارەکانیشدا بە ئاشکرا هەستی پێدەکرێت ئەو نەعەدالەتیانە. هەموو ئەو فاکتەرانە دەبنە هۆی ئەوەی کە پاڵ بە تاچی کوردیەوە بنێن، بە تایبەتی ئەوانەی کە دەکەونە ژێر کاریگەری ئایدۆلۆجیایەکی دیاریکراو کە ئایدۆلۆجیایەکە لەگەڵ بیری تیرۆریستاندا هاوتەری بە. باشە، ئێمە چۆن دەتوانین بەرەنگارەی تیرۆر و تۆقاندن ببینەوە؟ لایەنی سەربازی ئەو جارەبی خرە ئەو لاوە، چکە چارەسەری بنەبڕ نییە، بەڵکو پێشکەشکردنی خزمەتگوزاری باش بە هاوڵاتیان، بردننی کۆمەلگا بەرەو ئەوەی کۆمەلگایەکی خۆشگوزەران بێ، بنەبڕکردنی نەخوێندەواری، چارەسەرکردنی ناعەدالەتی، سەسپاندنی جۆرێک لە عادالەت لە نێوان هاوڵاتیاندا، لە نێوان شار و شارۆچکەکاندا، پێشکەشکردنی خزمەتگوزاری پرۆژەی جۆرا و جۆر
بە هاوڵاتیان بەبێ جیاوازی ئەو بەداخەوە ئەو کەلێنە گەورەیەی لە نێوان هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا دروست بووە کە ئێستا زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان لە ناو خۆیدا بووەتەوە بە دوو شار، شارێکی هەژار نشین، شارێکی ئەو پەڕی ڕاقی و دەوڵەمەند هەولێر ببینە وایە، بەشێکی سلێمانی وایە، بۆ نمونە سەیری سیتیەکان بکە، سیتیەکان کارەبای بەردەوە، خزمەت گوزاری بەردەوە، دەرەوەی سیتیەکانیش کە بەرەو کەمبوونەوە دەچێ و ڕەنگە بە مەبەستیش بێ، ئەوەش بێ خزمەت گوزاری، کارەبا کەمە، ئاو کەمە، هەموو ئەوانە زمینەی ئەوە دروست دەکەن کە ئێمە بە شێوەیەکی لاواز دەتوانین بەرەو ڕووی تیرۆر ببینەوە. باشە، ئەی فاکتەرە فکریەکان، هزریەکان، بیری توندڕەوی ئەمە وجودی هەیە لە نێو کۆمەڵگەی ئەمەدا؟ بەدڵنیاییەوە کە پەرە بە بیری توندڕەوی بیرێ. بیری توندڕەوی ئاینی ئەوە بە هۆکارێکی گەورەیە. اینجا نەمانی بزوتنەوەیەکی ڕۆشنبیری فکری یان لاوازبوونی بزوتنەوەیەکی ڕۆشنبیری فکری، لاوازبوونی کایەی هونەری لە نێو ئێمەدا کە دەسەڵات حیزبەکانیش و دام و دەستگای ئەعلامیەکانیش کەمتر پاڵپشتی هونەرمەندان و کای هونەری دەکەن، چکە هونەریش دەتوانێت بە شێوەیەکی کاریگەر بەشداری بکات لە پەرەپێدانی فکری پێشکەوتون خوازانە بۆ ڕوبەڕووبوونەوەی فکری تاریکی و تندڕەوی. باشە، کەواتە مەترسیەکانی تیرۆر هێشتا لەسەرمان ماون، بە دڵنیاییەوە ماون و جێی ئەسەفیشە. لێرەوە من بانگەوازەکەم بۆ دەسەڵاتداران لە زۆنی سەوز، لە زۆنی زەرد، لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی حکوومەت کە پاڵپشتی بکەن لەوەی کە هەنگاوی جددی بەهاوێن بۆ چاکسازی، بۆ پێشکەشکردنی باشترین خزمەت گوزاری، بۆ نەهێشتنی هەژاری، بۆ نەهێشتنی ئەو کەلێنە گەورەیەی لە نێوان دوو چینی کۆمەلگا، دوو زۆنی کۆمەلگا کە ئێستا خەریکە دروست دەبێ، پەرە بە بزاوی فکری و ڕۆشنبیری بدەن بۆی بتوانین بەرەو ڕووی تیرۆر بینەوە لە داهاتوودا. باشە، کاک حەسەن بە بڕوای تۆ ئێمە چۆن دەتوانین ڕێز لە قوربانیانی دەستی تیرۆر بگرین، بنین با بڵین، ڕێزیان لێ بنین وەکو جۆرێک لە هاندان؟ ئێمە دەستگایەکمان هەیە، وەزارەتێکمان هەیە بە ناوی وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوان. بەڵێ، ئەم وەزارەتە لە ڕێگەی موچەوە هەوڵی داوە زۆرێک لە خزمەت گوزاری پێشکەش بە بنەماڵی شەهیدان و ئەنفال کراوان و زیندانیانی سیاسی و ئەمانە بکە، بەڵام لە ئاستی پێویستدا نەبووە. بۆ نمونە مەسەلەن نمونەیەک بینینەوە، زیندانیانی سیاسی، زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان توێژێکی بەشخوراون. هەر بەراوردی بکەین لەگەڵ عێراقا، قانونەکە لە عێراق موچەکەیان بۆ 25 ساڵە لە هەرێم 10 ساڵ بوو، بە پاشەکەوتەوەش و نەیان هێشتیانی. لە هەرێم 500,000 دینار دەدەن بە زیندانی سیاسی، لە عێراق 1,200,000. لە عێراق 30 ملیۆن هەر پارچە عەرزێکی ئەگەر خۆشی بیکڕێ 30 ملیۆنی دەدەنێ بۆ دروستکردنی خانوو دروست بکایان نیکا دەیدەنێ. لە هەرێمی کوردستان ئەوەش نەدراوە. زۆر جیاوازیەکی زۆر هەیە. بۆ نمونە ئەمە ئەو پەڕی کزی و لاوازیە لە ڕێزلێنان لە قوربانیانی تیرۆر کە زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان
وەکو قوربانیەکی دەستی تیرۆری ڕژێمی سەدام حوسێنیان تەماشای بکەینین. پێم وایە ئەوە نمونەیەک بێ گزارش لە واقعی حاڵی ئێمە دەکا بەرامبەر بە قوربانیانی تیرۆر. بەداخۆ بۆ جیاوازیکایە کاک حەسەن سپاس دەکەم، سپاس بە ئامادەبوونت، سپاس کە لەگەڵمان بووی لە پرۆگرام. پێی وایە بە ئەو جیاوازیانە نمێنێ و ڕوحی بەرەنگاری لە کۆمەلگای دیسان دروست بکرێتەوە بۆ پێوەرانی کە تۆ ئاماژەت پێکرد کە بێ هەوڵەکان لە فکرەوە دەست پێ بکە، لە هونەرەوە دەست پێ بکە، لە نێوناخی کۆمەلگەوە دەست پێ بکە، هەمووان بێکەوە تیرۆر و بیری تونڕەوی ڕەت بکەینەوە. سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. من بیرم چوو دەبواە لە سەرەتا سەرخۆشی لە خانەوادەی هاوڕێم نیاز دەرگەڵی بکەم کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەویش وەکو قوربانیەکی دەستی تیرۆر دەستی لێوە شێندرا، سەرخۆشییان لێ دەکەم. سپاس بۆ ئێوەش. ڕۆحی شاد بێ بە خێراتی سەرچاو.